دوای کشانەوەی پرۆژە یاسای حەشدی شعبی لایەنە شیعەکان پەنا بۆ پلانی بی دەبن. ناوەڕۆکی پلانەکە چییە و ئایا عێراق لە تووڕەی ئەمریکا ڕزگار دەکات؟ وباسم هيئة الحشد الشعبي دوای کشانەوەی پرۆژە یاسای حەشدی شعبی لە ژێر فشارە بەردەوامەکانی واشنگتن و بەکارهێنانی چەکی ئەبلۆقەی ئابووریدا لایەنە شیعەکان پەنا بۆ پلانی بی دەبن بۆ دووبارە داڕشتنەوە و فراوانکردنی دەسەڵاتی گروپەکان کە ڕەنگە عێراق لە تووڕەیی واشنگتن ڕزگار نەکات. احنا الناس من المستشارية قدمنا مقترح أنه تأجيل ما بعد الانتخابات. قاسم ئەعرەجی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی هەفتەی ڕابردوو لە یەکەم لێدوانی فەرمیدا سەبارەت بە قەیرانی حەشدی شعبی ڕایگەاند کە یاساکە دواخراوە. یاساکە دوو جار لە پەرلەمان خوێندنەوەی بۆ کرا کە دەسەڵاتی زیاتری لە وەزارەتی بەرگری عێراق دەدات بە هێزەکانی حەشدی شعبی. سەرچاوە سیاسیەکانی نزیک لە چوارچێوەی هەماهەنگی دەڵێن دوای ئەوەی بلۆکی شیعە نەیتوانی یاسای حەشدی شعبی دەربکات، ئێستا باز لە پلانی بی دەکرێت، ئەوەش بەپێی ڕۆژنامەی مەدای عێراقی. سەرچاوەکان ڕوونی دەکەنەوە یاساکە بە فەرمانی حکومەت دەگۆڕدرێت بە پشتبەستن بەو یاسایی لە ساڵی 2016دا خراوەتە ڕوو کە وردەکاری گرنگی تێدا نەبووە سەرەڕای ناڕەزایەتی نزیکەی 100 پەرلەمانتار کە زۆربەیان سوننە بوون لە کاتێکی هەستیاری ئەمنیدا پەسەند کرا. سەرچاوەکان ئاماژە بۆ دەدەن کە پلانی بی بریتیە لە دەرکردنی ڕێنمایی لە فەرماندی گشتی هێزە چەکدارەکان بۆ دووبارە داڕۆشتنەوەی پێکاتەی حەشدی شعبی بە مەبەستی فراوانکردنی دەسەڵاتەکانی. پلانی بی لەسەر بنەمای فەرمانێکی دیوانیە کە لەلایەن حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی پێشووتری عێراقەوە دەرچووە بۆ ڕێکخستنی ئەم گروپە سەربازیانە. الحشد الشعبي هيئة رسمية عراقية تحت قيادة القائد العام. دیارترین خاڵ لە فەرمانی دیوانیدا باسی لە ڕێگەنەدان بە چالاکی سیاسی لە ڕێزەکانی حەشد دەکات، بەڵام ئەوەی ڕوویدا تەنها لەسەر کاغەز بوو، چونکە تا ئێستاش گروپەکانی حەشدی شعبی سەربەهێزە سیاسیەکانن کە هەندێکیان بەشدارن لە حکومەتدا. هاوینی 2019 عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی ئەو کاتی عێراق چەند مانگێک پێش سەرهەڵدانی ناڕەزایەتیەکان فەرمانێکی بۆ ڕێکخستنەوەی حەشدی شعبی دەرکرد. عەبدولمەهدی مافی دانانی سەرۆکی کۆمیسیۆنەکەی بەخۆی بەخشی کە ئەمەش ژمارەیە گروپی تووڕە کرد کەوا دیار بوو یاخی بوون لە بڕیارەکە کە دواتر فەرمانەکە بۆی ناڕەزایەتی و خۆپشاندانەکان و دەست لە کارکێشانەوەی حکومەتەکەی عەبدولمەهدی پشتگوێخرا. أرجو من مجلسكم الموقر قبول استقالتي من رئاسة مجلس الوزراء والتي تعني بالتالي استقالة الحكومة بمجملها. گروپی شەبەکەی سەربەحەشدی شعبی لەو کاتەدا بڕیارێکی عادل عەبدولمەهدی بۆ کشانەوە لە دەشتەکانی نینەوە ڕەتکردەوە. بڕیارەکە تەنها بەشێکی لە سەردەمی حکومەتەکەی مستەفا کازمی جێبەجێکرا. بەڵام دوای ئەوە گروپەکە تۆمەتبار کرا بە هێرشی موشەکی بۆ سەرهەرێمی کوردستان چەند کیلۆمەترێک پاشەکشەی کرد. بەپێی سەرچاوەکان پلانی جێگرەوە سەبارەت بە قەیرانی هێزەکانی حەشدی شعبی هێشتا ڕوبەڕووی ناڕەزایەتی گەورە دەبێتەوە. ئەم نیگەرانیانە پەیوەندیان بە یاسای بوونی گۆڕانکاری لە دامەزراوەیەکی فەرمیدا هەیە بەبێ ئەوەی یاسایەک هەموو وردەکاریەکانی بگرێتەوە. گومان هەیە کە ئەو ڕێوشوێنە ئەگەر لە ڕاستیدا جێبەجێ بکرێت ڕەنگە عێراق لە تووڕەی واشنگتن ڕزگار نەکات. We, as I think we've stated before, we oppose any legislation that is inconsistent with the goals of our bilateral security assistance and partnership. هاوکات هێشتا کێشەیەک هەیە کە پەیوەندی بە سەرۆکی دامەزراوەکەوە هەیە کە بە بەردەوامی پۆستەکە لەلایەن لایەنە شیعەکانەوە کێبڕکەی لەسەر دەکرێت.